لە نێوان شکۆی سەرکردایەتی و هەڵس و کەوتی سەرشەقام ئەتەکێتی سەرۆک و هەڵس و کەوتە سەیرەکانی بافڵ تاڵەبانی. ڕەنگە تۆزێک زۆر بڵێم ئیمڕۆ سەرکردایەتی تەنها بڕیاردان نییە، بەڵکو هونەری نواندنی شکۆ و نوێنەراتی کردنی گەلێکە لە ڕێگەی هەڵس و کەوت، گوتار و دەرکەوتنەوە. لە جیهانی سیاسەتدا ئەتەکێتی سەرۆک زمانێکی بێدەنگە کە پەیامی هێز و سەقامگیری دەگەێنێت. بەڵام ئەوەی لەم ساڵانەی دواییدا لەلایەن بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبیندرێت شکاندنی هەموو ئەو سنوور و پرۆتۆکۆلانەیە کە مێژووی سەرکردایەتی کوردی لەسەر بنیاد نراوە. دەبێ هەریگری بنەماکانی ئەتەکێتی سەرکردەی دەوڵەتمەدار، سەرۆک یان سەرکردەی حەزبێکی خاوەن پێگەی نیشتیمانی دەبێت ئەم خاڵانەی تێدا بێت. ویقار و سەنگینی، جوڵەی جەستەی سەرۆک دەبێت هێمن و کۆنتڕۆل کراو بێت. پەلەپەل و جوڵەی زۆری دەستەکان نیشانەی ناسەقامگیرین. پۆشاکی فەرمی، پۆشاک بەشێکە لە ڕێزگرتن لەو ناوەندەی لێیەتی. لە کۆبوونەوە دیپلۆماسیەکاندا قاتی فەرمی یان جلی نەتەوەی ڕێکخراو نیشانەی فەرمیەتیە. گوتاری دیپلۆماسی، بەکارهێنانی وشەی هەڵبژێردرا و دوورکەوتنەوە لە زمانی هەڕەشە و وشەی سەرشەقام. وەڵا خوا ڕەحمی کرد. ئەتەکێتە سەیر و نەگونجاوەکانی بافڵ تاڵەبانی کاتێک سەیری دەرکەوتنەکانی بافڵ تاڵەبانی دەکەین، تێبینی کۆمەڵێک ڕەفتار دەکەین کە لەگەڵ پێگەی سەرۆکی حزبێک و کوڕی سەرۆک کۆمارێکی وەک جەلال تاڵەبانی ناگونجێت. یەک، پۆشاکی کۆماندۆ لە ناوەندە مەدەنیەکاندا. بافڵ تاڵەبانی زۆربەی کات بە جلوبەرگی تاکتیکی و سەربازیەوە لە کۆبوونەوە سیاسیەکان و تەنانەت لەگەڵ باڵوێزانی وڵاتانیش دەردەکەوێت. ئەمە پەیامێکی نەرێنی دەدات، وا دەردەکەوێت کە ئەو زیاتر لە سەرۆکی گروپێکی چەکدار بچێت نەک سەرۆک حیزبێک. ئەم شێوازە لە پۆشاک دوورە لە هەموو پرۆتۆکۆلێکی نێودەوڵەتی. دوو، جوڵەی جەستەیی نادروست. یەکێک لە سەیرترین ڕەفتارەکانی بافڵ تاڵەبانی دەستخستنە سەرمل و شانی بەرامبەرەکانیەتی. لە ئەتەکێتی سیاسیدا پاراستنی مەودای کەسی زۆر گرنگە. ئەو کاتەی ئەو دەست دەخاتە سەرملی سەرکردە گروپە لە یاسا دەرچووەکان یان بە شێوەیەکی نوقمبوو باوەشیان پیادەکات، وێنەیەکی نەشیاو و نادروست نیشان دەدات کە لە جیاتی ڕێز جۆرێک لە سەرسوڕمان و ناڕاحەتی لای بەرامبەر دروست دەکات. سێ، پێکەنین و گاڵتەجاری لە کاتی قەیرانەکاندا. سەرکردە دەبێت خاوەن سیمایەکی جددی بێت کاتێک میلەتەکەی لە مەترسیدایە، بەڵام بافڵ تاڵەبانی زۆر جار بە پێکەنینی بەرز و قسەی لاوەکی لە ناو کۆبوونەوە فەرمیەکاندا دەردەکەوێت کە ئەمە نیشانەی کەمبایەخی ئەو بابەتە لای ئەو دەردەخات کە گفتوگۆی لەسەر دەکات. چوار، زمانی هەڕەشە و پەنجەڕاوەشاندن. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکاندا زمانی جەستەی بافڵ تاڵەبانی زۆر توند و هێرش بەرانەیە. پەنجەڕاوەشاندن بۆ ناوخۆی هەرێم و لە بەرامبەردا ماچ و موچ بۆ گروپە دەرەکیەکان، جۆرێک لە پارادۆکسی ڕەفتاری دروست کردووە کە متمانەی جەماوەر لاواز دەکات. دەرەنجامی ئەم ئەتەکێتەی بافڵ تاڵەبانی لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئەم شێوازە لە ئەتەکێت کە بافڵ تاڵەبانی پەیڕەوی دەکات لەگەڵ پێگەی سەرۆک حزب ناگونجێت و کاتێک دیپلۆماتکارانی جیهان دەبینن سەرۆکی حزبێک بەم شێوە میلی و نائاسایی ڕەفتار دەکات وەک کاراکتەرێکی نابەرپرست سەیری دەکەن. سەرکردایەتی تەنها هێزی چەک و پارە نییە، بەڵکو کێش و سەنگی کەسایەتیە. بافڵ تاڵەبانی بەم ڕەفتارە نائاساییانەی نەک هەر پرۆتۆکۆلەکانی شکاندووە، بەڵکو هیچ بەها و سەنگێکی بۆ پۆستی سەرۆکی یەکێتی نەهێشتۆتەوە. ئەوە شمایکەکە بۆ ئێوە